کار نوێترین هەواڵ و زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان لە پارێزگای سلێمانی چییە؟ بەڵێ سارا خۆپیشاندانی مامۆستایان بۆ 12ەم ڕۆژ بەردەوامی هەیە و خۆپیشاندەران دووسایی دەیشەقانی سالمیان داخستووە واتە بەردەم پەروەردەی ڕۆژاوایان داخستو و داوای موچەی 3 مانگ دەکەن هەرچەندە بڕیارەکە ئەمڕۆ موچەی مانگی 7 مامۆستایان دابەش بکرێت بەڵام ئەوان ڕەتیان کردەوە کە بچنە بانکەکان و موچەکان وەربگرن داوا دەکەن کە موچەکان بۆ بێنە ئێرە و لێرە موچەکان پێ بدرێت ئێمە ڕایەکێک لە مامۆستایان وەرگرین سارا ئەگەر لەگەڵ مابیت بچینە لای مامۆستایەک مامۆستاگیان موچەی ئەم مانگی 7 وەرئەگرن بەڵام ئێوە داوای موچەی زیاتر ئەکەن واتە لە بایکۆتکردن بەردەوام ببن؟ بەڵێ ئەمڕۆ موچەی مانگی 7مان وەرگرتووە و بایکۆتی دەوامیشمان کردو و هەر لەسەر جادەین و جادەش بەرنادەین هەتا 3 موچەی تر وەرەگرین و مافی خۆشمانە و ئەوە دەسەڵاتیشە ئەو مافەی لە ئێمە سەنۆتەوە و دەرگای مەکتەبی پێداخستوین. ئەگینا ئێستا ئەو تەلەبانە زۆر خۆشحاڵە بن خاستنەوانەی کە هاتوون تازن زۆر خۆشحاڵن بەڕاستی زۆرم پێ ناخۆشە تەلەبەکان پیانەوتین زۆر بە خۆشحاڵیان و مامۆستاکەی جیاکرێنەوە من ئێستا دڵم بۆیان نەسووتێک کە زۆر بە پەلە بوون جیانکەینەوە بەڵام بەداخەوە ئیتر دەسەڵات نیە وەسعەکە وایە. سارا لەناو خۆپیشاندەرەکانە پارێزەرێک مامۆستای مۆلات پارێزەرێک ئەبێنرێت بزانین بۆچی هاتوتە ناو خۆپیشاندەرەکانەوە ئەم کاتت باشۆکاری هاتن بۆ ناو خۆپیشاندەرانی مامۆستایان چییە؟ طبعا پاڵنەرێکی زۆرم وای لە من کرد بێمە ناو مامۆستایانەوە لەبەرەوەی مامۆستایان پێشەوای هەمومانن و بەڕاستی مامۆستایان سەلماندیان کە سمبولی خۆپیشاندانی مەدەنین لە سلێمانی دابووە من لێرەوە داواکارم هەموو چین و توێژەکان بێنە پاڵ مامۆستایانەوە و لێرەوە دەنگی ناڕەزایی خۆمەک و پارێزەرێ بەرزەکەمەوە بۆ عێراق بۆ ئۆباما لەکوێیە ئەوە هەرێمی کوردستان یاسایتیا غەلق بوو بەڕاستی محکەمە ئیش ناکات دادگای هەیمەنەتی نەما حکوومەت هەیمەنەتی نەما پەرلەمان هەیمەنەتی نەما ئۆباما لەکوێی لە دەست دیکتاتۆری ڕزگارە کردینۆرە لە دەستم دیکتاتۆری کەش ڕزگارمان کە من لێرە حەزەکەم لە شاشە جوانەکەی نارتیەوە بە هەموو خەڵکی کوردستان ڕابگەێنم ئێمە قیادەیەکمانەوێ سەرکردەیەکمانەوێ غاندی ئاسا هەڵقوڵاوی سەر شەقام بێت ئێمە سەرکردەی مقدسمان ناوێ ئێمە هیچ کەس بە مقدس دانانین هەر میلەتیان خاتە سەرکورسی هەر میلەتیشان هێنێتە خوارەوە هیچ کەسێک ناتوانێت بە دیکتاتۆریەت ئیدامە بەخۆی بەد لەوانەیە بتوانێت ڕێژەی کوشتن زیاد بکە لەوانەیە بتوانێت چەند ساڵێ درێژە بە خەباتی خۆی بدە بەڵام لە کۆتاییە هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ئیلا وەکوڵێ لە دنیا و لە قیامەتە فاشی لەبێت لێرەوە هیوادارم پارێزەرە هاوکارەکانم خوشک و برایان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی من وەکو پارێزەر هەمووکو بەرپرسی ڕێکخرا هەمووکو هەڵەبجەیەکە و هەمووکو خەڵکی سلێمانی کە لێرە ئەژیم و هەمووکو دایکی مناڵێک هیوادارم مافی دایک و باوکی ئێمەیان خواردەم حکوومەتە و مافی ئێمەیان خوارد قبوڵمان نییە مافی مناڵەکانمان بخۆن نەوە یەکە ئینتیفاضە کرا من خۆم لە 3 تەوەستە بووم ئێستا مناڵەکەم لە 5 علمی و 3 تەوەستێ قبوڵمان نییە گەر بەخێن ڕشتنیش بێت هیوادارم سبەینێ جادەی سالم شەقامەکە قەپات بێ لە شاشەوە سیر نەکەن هەموو ڕۆژێنەوە بۆ یانزە بێن بۆ ئێرە دەستان خۆش بە زۆر سپاس. سارا دیار نییە خۆپیشاندانی مامۆستایان تا چەند ڕۆژی تر بەردەوامە بێ و بایکۆتی هۆڵەکانی خوێندنەکەن بەڵێ من دێمە لای تۆ. بەڵێ شاکار نووری پەیامێرمان لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکان.